هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و کەربەلا دوای نامەدەکارەکانیان بۆ یاری لووتکەی نێوانیان کۆتای پێێنەوە یانی براوەش لەم یاریە ورەیەکی بێستری دەبێت بۆ گەیشتن بە خولی یانە نایابەکانی عێراق. هەفتەی چواردەیەمی خولی پلەیەکی یانەکانی عێراق یاریگای فەرماندەیی لە شاری سلێمانی یاریێکی گرنگ و لووتکە لە خۆ دەگرێت. یانەی پێشمەرگەی سلێمانی خاوەن یاریگا میوانداری لە یانەی کەربەلا دەکات. ڕکابەری ئەم دوویانەیە لە لووتکەی ڕیزبەندی گروپەکەدایە بە جۆرێک پێشمەرگە لە پلەی یەکەمە و کەربەلاش پلەی سێمی گرتووە، بەڵام لە خاڵدا هەردوویانە یەکسانن. سەرکەوتنی هەریانەیەکیشیان لەم یاریەدا هیوایەکی زیاتریان پێدەبەخشێت تا ئەوەی لە وەرزی داهات و لە خولی یانە نایابەکانی عێراقدا بەشداری بکەن. هەردوویانە لە نێو یاریگای فەرماندەی دوای نامەدەکارەکانیان بۆ میاریە چڕ کردوتەوە. پێکاتەی هەردوویانەش بە تەواو یاریزانانەوە بەشداری یاریەکە دەکەن و ڕایەنەری هەردوو تیپیش گەشتبینن بەوەی کایاریەکی سەرنجڕاکێشی سەردەمیانە پێشکەش بکەن کە شیاو بە ناو و پێگەیان بێت لە ڕیزبەندی گروپەکەیاندا. پێشەکی بە ناوی خوا ئامادەکارەکانی پێشمەرگە دەتوانم بڵێن بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە چووە، وەکو چۆن بۆ یارەکانی گازی باکوور و یارەکانی تر خۆمان ئامادە کردووە بە هەمان شێوە بۆ ڕوبەڕبوونەوەی کەربەلاش بە هەمان شێوە ئامادەکاریمان کردووە. پێگاتەکەمان تەواوی ئامادەیەوە بە هیوای سەرکەوتن بەشداری یارەکە دەکەین. دەتوانم بڵێم یارەکەش بۆ هەردوو لامان گرنگە، چونکە لە لووتکەی ڕیزبەندیدا ئێمە ڕکابەری دەکەین و هەموو ئامادەکاریەکمان کردووە تا ئەوەی بردنەوە لە میارێدا دەستەبەر بکەین. بە ناوی خوای گەورە لە ڕاستیدا یاریکی گرنگە بۆ هەردوویانەمان. من پێم وایە پێشمەرگە یاریەکی زۆر سەرنجڕاکێش پێشکەشەکە و یەکێکە لە هەرەتی بە باشەکان لە نێوخولی پلەیەکی عێراقا کە پێم وایە شێوازی یاریکردن و هەم ئاستێر دویانە بە تەواوی لێک نزیکەوە. هیواداریشم ئەو یاریەی کە پێشکەشی دەکەین شیاو بێ بە پێگەمان لە ڕیزبەندەکەدا و بەڵێنیشمان ناوە بە کارگێڕی و هەندەرانی یانەکە کە بتوانین ئەم وەرزە و ئەنجامیان بۆ دەستەبەر بکەین. و پێشم وایە ڕکابەری خولی پلەیەک ڕکابەریەکی ئێجگار قورسە بۆ ئەوەی لە کۆمەڵەکەماندا 12 یانە هەیە کە تەنها یەکیانەمان دەگاتە خولی نایابی عێراق و جگە لەوەش 5 تا 6 یانە لە ڕکابەری ئەوەدایە بگاتە خولی نایابی عێراق. بۆیە پێم وایە یاریەکان بۆ سەرجەمیانەکان قورسە و سێخاڵ هەرگیز وا باسانی بەدەست نایە، بەڵام ئێمە بە هیوای سەرکەوتنی. پێش ئەنجامدانی ئەم یاریە یانەی پێشمەرگەی سلێمانی 13 یاری لە خولی پلەیەکیانەکانی عێراق لە کۆمەڵی دووەم ئەنجامدا و با کۆکردنەوەی 25 خاڵ پێشەنگی ڕیزبەندیەکەی گرتووە بە جیاوازی 12 گۆڵ. یانەی کەربەلاش با کۆکردنەوەی 25 خاڵ بەڵام با جیاوازی 8 گۆڵ لە پلەی سێم دێت بە جیاوازی 4 گۆڵ لە دوای پێشمەرگەی یەکەم و 2 گۆڵیش لەگەڵ ناسڕیەی دووەم کە ناسڕیە و کەربەلا یاری یەکەمتریان لە پێشمەرگە ئەنجام داوە.